ئەمان چیم فیلمە ئەو بوو کە بیرمان لۆ کردوێتەوە مادام لە پەرلەمانی کوردستان ڕۆژێکیان داناوە بۆ کە 16 مانگە 16 چواری هەموو ساڵێک کاتە ڕۆژێکی پیرۆزە ڕۆژێکی گرنگە بە نسبەت خەڵکەوانە بۆ خۆشیارکردنەوەی خەڵک و گەنجان و خوێندکاران و کاسبکارانی ناوبازار و هەموو ئەو کەسە گەشتیارانی کە لە سەیرانکاکانە زیاتر هۆشداری بۆ ئەوان. بیرۆکەی و فیلمە و کونەریتی گروپی خێزانی هەمووی شەکانمان زیاتر بۆ ڕۆژە جیهانەکان ئیشە کۆمەڵاتەکان و خێزانەکان و پەروەردەیەکان لەسەر ئەوانە ئێمە خۆمان لەسەر ڕیتمە ئیشەکەین بیرمان لەو کردوت کە ئیشێک بۆ ژینگەکەم کە تا ئێستا نەکراوە بۆ شێوەی ئێمە بەڕاستی کە خەڵک زۆر بێویژدانە بەرامبەر بە ژینگە کە لە ناوەندەکانی خوێندنەوە دەستمان پێکرد هەتا ناو خەڵک و کۆمەڵگا و قاعەکان و هەڵەکانی سینەما کە خەڵک هۆشیار بێ بەرامبەر بە ژینگە بە تایبەتی شوێنەگەشتەکان سەیرانگاکان ناوبازار خەڵک سەرجاد و شەقامەکان بە پاکی ڕاگبیر هەمووی لە دیبەنی واقعی هەمووی ناوبازار پیشانە دەرێ سەر شاخی ئەزمەر و گۆیژە ئەو شوێنانەی کە خەڵک بە بێویژدانی خۆڵ و خاشاکی لێفرەیە کە ئەچێ بۆ سەیران و پاشەڕۆی هینەکەی لە دوای خۆی بەجێ ئەمێنێ ڕێک ئەوانەمان تەسویر کردو بەڵێ.